بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. هەڵقەیشی نوێی بەرنامەی ئەوڕۆ ئەمریکا دەگەڕێم وەلایەوەی بەڕێز و خۆشەویست. باسکردن لە کۆتاییاتنی قۆناغیەکەمی یارەکانی یۆڕۆ کە کۆمەڵێ پەیامی تایبەتی بە بینەری تۆپی پێوە هەروە بە هەمووان گەیان لەبارەی بەڕێوەچوونی یارەکانی یۆڕۆ و هەڵبژاردەکان و دەرکەوتنی ئاستیان لە پاڵەوانتێکە و دەرکەوتنی پارێزگاریکردن لە پلەسێمەکان و پارێزبەندی و هەروەها نیگەرانیشی گەورە کە هەر لە کۆمەڵەکانی ئەمساڵی یۆڕۆدا ڕوویدا کەواتە سەرڕای جوانەکان سەرڕای ئەو ستایشانەی کەوەری گرتووە لامان کادا ڕەخنەکان لەسەر پاڵاوانێتەکەش بێگومان بەدەر نییە و ئەوەشی کە گرنگ بوو جۆرجیا لە یەکەم بەشداریکردنی لە پاڵاوانێتەکە توانی گەیشتن بە قۆناغی داهاتوو مسۆگەر بکات کە ئەمەش بووە دەستکەوتێکی مێژوویی بۆ هەڵبژاردەی جۆرجیا کە شتێکی تایبەت بوو و پێشتر بە هیچ کاتێک هەڵبژاردەی جۆرجیا نەیتوانیوە ئەم دەستکەوتە دەستەبەر بکات. تاوان ڕوبەڕووبوونەوەکانی قۆناغی چارێکی کۆتایی یاخود قۆناغی 16 سەرجەمیان بە دیار دەکەون و ڕیزبەندەکان دادەنێت. بەڵام من جارێ دەمەوێت سەرەتا باسێک لە شکستەکەی پرتوگالکەی کە ئەمڕۆ بەرامبەر بە جۆرجیا بە 2 گۆڵی بێ وەڵام شکستیە ناو هەڵبژاردەکە ڕوبەڕووی شکستێکی نوێ بۆ لە پاڵاوانێتەکە یاخود یەکەم شکستی لە پاڵاوانێتەکە نۆشکەی. پرتوگال یاری سێمە پاش گەشتنی بۆ قۆناغی داهاتوو میارێ هیچ هەڵسەنگاندنێک بۆ هەڵبژاردەکە نییە و هیچ خوێندنەوەیەک بۆ هەڵبژاردەکە نییە و ئەو پێگاتەی کە بانکراون بەڵێ ڕاستە مارتینێز دەبێت ئەو پێگاتەی کە بانی کردوون یاریزانی یەدەیگی یاریزانە سەرەکیەکانیش دەبێت خاوەنی ئاستی بەرز بن و دەبێت یاریزانی لێهاتوو لێبڕاو بن و دەکرا ئەم شەو ئەنجامێکی باشتر دەستەبەرکەن بەو متمانەی کە مارتینێز پێی بەخشیون بەڵام سروشتی پرتوگال و خواستی پرتوگال لە میارێدا بەو جۆرە بوو و تموحی پرتوگال لە میارێدا بەو جۆرە بوو چونکە پرتوگال هیچ پێویستێکی بە تۆمارکردنی سەرکەوتن نەبوو لە میارێدا تەنها ڕۆناڵدۆ کەوکو پێگاتەی سەرەکی بەشداری تێدا کرد. ڕۆناڵدۆ ئامانجی بوو بۆی کە بە تۆمارکردنی گۆڵ بگات بەڵام لە میارێش بۆ 3 میاری لە سەرێک بە تۆمارکردنی گۆڵ نەگەی و دەرفەت تەنها ڕۆناڵدۆ لە بەردەمی قۆناغی 16 و دواتر قۆناغەکانی داتۆگەر بێت و پرتوگال بتوانێت لە پاڵاوانتێکەدا بەردەوام بێت. ئەوەی کامانجی پرتوگال بوو لە میارێدا گۆڵکردنی ڕۆناڵدۆ بوو من پێم وایە بە ڕێژەیەک لە ڕێژەکان بەڵام لەوە شانە پرتوگال سەرکەوتوو بوو نە ڕۆناڵدۆ سەرکەوتوو بوو. کەواتەوەکو لایەنی تەکتیکی من بڕوام وایە پرتوگال ناتوانید لە میارێ بڵێ ینی بۆ نمونە و ڕەخنانەی دەیگری لە فەڕەنسا ئەو ڕەخنەی دەیگری لە ئینگلتەرا لامان کادا و ڕەخنێژ لە پرتوگال بگری ناخێر بەڵکو پرتوگال پێگاتێکی تەواو یەدەجی بەشداری پێکردو ینی یاری سێم ئەستا دیقەت بدەن ئەگەر ئێمە بەراوردی پرتوگال بکەین بە ئیسپانیا بۆ قۆناغی کۆمەڵەکان ئەلێرەدا حەقیقەتێکمان بۆ دەردەکەوێت کە بڵین لیڤڵی ئیسپانیا لە پێشترە لە پێش لیڤڵی پرتوگالەوە. چۆن یاری سێمی ئیسپانیاش بە ئەمان شێوە بەرامبەر بە ئەلبانیا بە تەواوی یاریزانە دەگەکان بەشداری کرا هەڵبژاردێ و دەرفەتی دا بە یاریزانە لاوەکان ئەو یاریزانانەی کە دیلافیۆنتی متمانەی پێکردوون لەوەی لە پێگاتەکە یابن. بەڵام دیقەتی ئیسپانیا بدا یاری سێمیش بەرامبەر بە ئەلبانیا جوانیەک لە ئیسپانیا کە بەدەر بوو لە هەر هەڵبژاردەیەکی تر لە یۆڕۆ لە قۆناغی کۆمەڵەکانە چونکە ئێستا قۆناغی کۆمەڵەکان بە تەواوی کۆتاییە و ئیسپانیا لە هەر کۆی هەر سێیارەکە چ بەرامبەر کرواتیا چ بەرامبەر بە ئیتالیا چ بەرامبەر بە ئەلبانیا بە ئاست و بە ئەنجام بە شێوازی یاری بە کۆنتترۆڵی تۆپ بە مەترسی دروستکردن بە تۆپ پچڕاندنی بەردەوام بە فشاری بەردەوام بە پرێسینگی بەردەوام یعنی هەموو ئەو جوانیانەی لە فوتبۆڵە هەبوون ئیسپانیا لە قۆناغی کۆمەڵەکانی یۆڕۆدا پێشکەشی کرد. ئیسپانیا بۆ واستە ناوازەیە دەرکەوت واتوانم بڵێم باشترین هەڵبژاردەی قۆناغی یەکەمی یارەکانی یۆڕۆ بوو. ئیسپانیا لە لیڤڵێک بوو لە قۆناغی یەکەمدا هەڵبژاردەکانی دیکە لە لیڤڵێکی دیکە 23 هەڵبژاردەکەی دیکە لە لیڤڵێکی دیکەی تر بەرز و نزم بەڵام ئیسپانیا لە لووتکەی ڕیزبەندێکە لە لووتکەی هێزدا بوو.
ئەگەر بەم پێوەرە پرتوگال بەراوردکەیتەوە بۆ یاری سێم بەڵێ پرتوگال شایانی ڕخنە لێگرتە بەڵێ پرتوگال دەبواە بەرامبەر بە جۆرجیا ئەنجامێکی باشتری بێنە دەبواە ئەنجامێکی گەورەتری دەستەبەر بکردا بەڵام ئەمە سروشتی هەڵبژاردەی پرتوگال بوو و تموحی هەڵبژاردەی پرتوگال بوو لەم پاڵەوانەتیە کە بەم جۆرە ڕوبەڕوو بێتەوانێ و دەستکەوتەکانی بەو جۆرە بێ کە یاری سێم شکست بێنە بەرامبەر بە جۆرجیا و جۆرجیا بتوانێت یەکێک لە بلیتەکانی قۆناغی داهاتووی پاڵەوانەتەکە بۆ خۆی دەستەبەر کامە بووە ئەنجامێکی باش بۆ هەڵبژاردەی جۆرجیا و توانی شانبەشانی هەڵبژاردەکانی پرتوگال واروەها هەڵبژاردەی تورکیا گەشتن بە قۆناغی داهاتووی پاڵەوانەتی یارەکانی یۆرۆم سۆگەر بکات کە سەرجەم هەڵبژاردەکان بە تەواوی بە دیار کەوتن و تێیدا کە تورکیا لە دوایریش لە کۆتا ساتەکان پێم وابێ بردنەوەی دەستەبەر کردووە کاتێک ڕوبەڕووی چیک بۆ تۆ پاژۆی چیک دووەم کارتی سووریان بەڕوودا بەرز کراوەتەوانێت کە لە کاتی بەشداریکردن لە بەرنمەکەیە تورکیا دوای گۆڵەکە کە تۆسۆن گۆڵی دووەمی سەرکەوتنی تورکیای تۆمار کردو بەرحاڵ قۆناغیەکەم کۆتایە وەکو باسم کرد کە ئیسپانیا زۆرترین ستایشی بەردەکرد و ئیسپانیا لووتکەی هێزی لە یارەکاندا نیشاندا و ئیسپانیا باشترین تیپی یارەکانی یۆرۆی 2024 تاوەکو ئێستا بەڵام لە کۆی گشتی یۆرۆ و کۆتاییاتنی قۆناغی کۆمەڵەکان ئێمە کۆمەڵی ڕەخنەمانەیە و هەروەها کۆمەڵێ پرسیار دروست بووە کە وەڵامدانەوەم پرسیارانە ڕەنگە شتێکی زەڕوریەت بێ و شتێک بێت لەوەی کە بزانین چی دەگوزەرێ و چی ناگوزەرێ و باس لە ڕوبەڕبوونەکانی قۆناغی شانزەش دەکەم طبعاً وەکو جیاوازی لیڤڵی یاریکردن جاران کە لە ئەوروپایە هەبوو بەهۆی نیشن لیگەوە بۆی ئەوەی کە لە دوو پاڵەوانەتی ڕابردوو یاخود لە چوار پاڵەوانەتی ڕابردوو نیشن لیگ توانیوێتی جیاوازیەکی تر بدا بە هەڵبژاردەکان و توانیوێتی لیڤڵی هەڵبژاردە ئاس سێمەکان باتە ئاس دووەمەکان و دووەمەکان باتە ئاس یەکەمەکان و یەکەمەکان ئەو پێشەنگی و ئەو لووتکەیی خۆیان نەمێنێ ئەو هێز و تاقە و توانایی کە لە ماوەی ڕابردوو لە یارەکانە پێشکەشیانە کرد کە لە ماوەی ڕابردوو کۆنتترۆڵی دۆخەکەیانە کرد ئەو لووتکەی هێزیان نەما دیقەت بدەن کوا ئەو ئەڵمانیایی کە تەنها عقدەی بەرامبەر بە چەند هەڵبژاردەیەک بوو لە ڕوبەڕبوونەوەکانە تۆ دیقەتی ئەڵمانیا بدە یاری هەنگاریای بردەوانێ بەڵام یاری بڕوا بکە یاری هەنگاریا ئەڵمانیا نەیتوانێ واسە پێشکەش بکات یاری سویسرا لە دواسادا گۆڵی یەکسان بوونیە نایە کوا ئەو فەڕەنسایی کە دوو مۆندیال لە یاری کۆتاییایە و مۆندیالێکیانی بردۆتەوە مۆندیالێک بە لەدانێک لاکەرەوەکان لە دەستیاوە کوا ئەو فەڕەنسایە کوا لە یارەکانی ئەوڕۆ بۆ دەرناکەوێت کوا ئەو هەڵبژاردەی ئیتالیایی کە پاڵەوانی جامی ڕابردوو یۆرۆیە کوا ئەو پورتوگالی بە سەرکردایەتی ڕۆناڵدۆ هەمیشە چاوی لە سەرکەوتنەکانە کوا هۆڵندا ئەو هۆڵندایی کێمە پێی ئاشنا بووین هەمیشە ئاستەنگی بوو بۆ هەڵبژاردە گەورەکان هەمیشە ئاستەنگی بوو بۆ تاوی هەڵبژاردەکانی ئەوروپا و تاوی هەڵبژاردەکانی کیشوێری ئەمریکاش کوا ئەو هۆڵندایە ینی بەجددی کوا ئینگلتەرا بەو هەموو ئەستێرە گەورەیە بەو هەموو یاریزانە ناوازەیە بەو هەموو یاریزانە پێرفێکتە کوا ئینگلتەرا لەبەرەوە ئەتوانین بڵین نیشن لیگ زیانێکی گەورە بوو لە شکۆی هەڵبژاردە گەورەکان زیانێکی گەورە بوو لە هەڵبژاردە بەهێزەکانی کیشوەری ئەوروپا بەڵام کۆی گشتی سوودگاندن و باڵبژاردە ئەوروپیەکان و وای کرد ئەم ڕکابەریانە بە چێشتر بن و وای کردووە ئەم ڕکابەریانە بەهێزتر بن و وای کردووە ئێمە یارەکان تا ینی بۆ نمونە ئێستا بە هەر کەسێک بڵێ یاری پورتوگال و یاری جۆرجیا بڵێ یاری پورتوگال و جۆرجیا ینی هەمووان دەڵێن پورتوگال
هەمووان دەڵێن پرتوگال بۆ سەرکەوتن لە میاریەدا، بەڵام ئەوە تا جۆرجیا بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتن بەسەر پرتوگالدا تۆمارەکە و یەکەم شکست ڕوبەڕووی پرتوگال دەکاتەوە لە کاتێکا دویاری یەکەمی پرتوگال بە سەرکەوتن کۆتایی پێێنەوە. هەوەر سری هەڵبژاردەیەکی وەکو سلۆڤینیا بکە دوێنێ بەرامبەر بە ئینگلتەرا، ینی ڕاستە خۆی سلۆڤینیا نەیتوانی بە گۆڵی سەرکەوتن بگا و نەیتوانی ڕوبەڕووی ئینگڵاند بێتەوە، بەڵام بە کۆی گشتی یارەکە ئەوەی کە پێشکەشی کرد سلۆڤینیا واتایەکی توندیە بوو بۆ هەڵبژاردە گەورەکان و سەلمێنەری ئەوەیە کە لە ئەوروپادا نزیکە لەوەی هەڵبژاردە بچووک و گەورەکان بوونی نەمێنێ و هەموو هەڵبژاردەکان تەمۆحیانە بێەوە تا جۆرجیا لە یەکەم بەشداریکردنی لە یۆرۆیە لەگەڵ هەڵبژاردەیەکی ناوداری یۆرۆ کە کۆماری چیکە لەگەڵ هەڵبژاردەی تورکیا کە بەم دوای لەگەڵ مۆنتێلاسێکی ناوازەیان پێشکەش کردووە لەگەڵ پرتوگالە توانی وەکو باشترین سێمەکان بگاتە قۆناغی داهاتوو و کۆی گشتی سێمەکانیش جۆرجیا باشترین پلەی سێمی وەرگرت، واتە ئەگەر ڕیزبەندی هەڵبژاردە سێمەکان وەربگرین جۆرجیا یەکەمی هەڵبژاردە سێمەکانی وەرگرت. تاوان خۆتان نەزانن ئاماری کۆتایی لە تیرروپشکەکە لە گەشتن بە قۆناغی داهاتوو ئەڵمانیا بە پلەی یەکەم، سویسرا بە پلەی دووەم، ئیسپانیا بە پلەی یەکەم، ئیتالیا بە پلەی دووەم، ئینگلتەرا بە پلەی یەکەم، دانیمارک بە پلەی دووەم و هەڵبژاردەی نەمسا بە پلەی یەکەم و فەڕەنسا بە پلەی دووەم و ڕۆمانیا بە پلەی یەکەم و بەلجیکا بە پلەی دووەم و پرتوگال بە پلەی یەکەم و تورکیا بە پلەی دووەم. تاوان ئەمە گەر هاوشێوەی ڕابردوو بە دوو هەڵبژاردە سەرکەوتایە هەڵبژاردەکانی هۆڵندا و سلۆڤاکیا ئەمانە نەدەگەشتنە قۆناغی داهاتوو، بەڵام بەپێی ڕیزبەندی سێمەکان ئەو هەڵبژاردانەی کە ڕوبەڕووی هەڵبژاردە سێمەکان دەبنەوانێ دیقەت بدەن بارودۆخەکە چی لێت. هەڵبژاردەی جۆرجیا وەکو باشترین سێم یەکەم باشترین سێم بەر هەڵبژاردەی ئیسپانیا دەکەوێت، کەواتە لە قۆناغی داهاتوو جۆرجیا و ئیسپانیا ئەو دوو تیپەن کە ڕوبەڕووی یەک دەبنەوە و ڕوبەڕبوونەوەی ئەڵمانیا بەرامبەر بە دانیمارک لای هەمووتان دیاریکراوەوە پێشتر یەکلا کراوەتەوانێ و هەڵبژاردەی هۆڵندا کە دووەم باشترین سێم بووە، هەڵبژاردەی هۆڵندا کە دووەم باشترین سێم بووە دێتە بەری خوارەوە هۆڵندا بەرامبەر بە هەڵبژاردەی ڕۆمانیا دەوەسێتەوە، واتە لە قۆناغی داهاتوو هۆڵندا بە پێی ڕیزبەندێکە بەوەکاری ئەوەی کە لە ئەی و بی خۆی بە پێی ڕیزبەندەکە چۆنە یەکەمی گروپی ئی کە ڕۆمانیایە بەر باشترین سێمی گروپی ئەی یاخود باشترین سێمی گروپی بی دەکەوێت وەکو ڕیزبەندی کە دابەشکراوە بە پێی هەڵبژاردەکان و بە پێی ڕیزبەندی سێمەکان، بەڵام نە لە ئەی نە لە بی هیچ کامیان سەر نەکەوتون وەکو سێمەکانی دیکە کە هەڵبژاردەی هۆڵندا کە چانسی بەشداریکردنیە بێ یاخود هەڵبژاردەی هۆڵندا چانسی ڕوبەڕبوونەوەی تیپێکیە بێ. دووەمی دی جۆرجیا ئەو پێگەی وەرگرت وەکو باشترین سێم چوو ئەو پێگەی وەرگرت، کەواتە لە قۆناغی داهاتوو هۆڵندا ڕوبەڕووی هەڵبژاردەی ڕۆمانیا دەبێتەوە لە یارەکانی یۆرۆ و هەروەها یەکیشی دیکە لە هەڵبژاردە سێمەکان هەڵبژاردەی سلۆڤاکیا ڕوبەڕووی هەڵبژاردەی ئینگلتەرا دەبێتەوە لە قۆناغی داهاتوودا و هەروەها هەڵبژاردەی سلۆڤینیا کە وەکو یەکێک لە هەڵبژاردەکان گەشتوتە قۆناغی داهاتوو ڕوبەڕووی هەڵبژاردەی پرتوگال دەبێتەوە، واتە ڕوبەڕبوونەوەکانی قۆناغی داهاتوومان چی لێ دێت لەبەری سەرەوە ئیسپانیا جۆرجیا ڕوبەڕووی یەک دەبنەوە و براوان دەگاتە چارێکی کۆتایی، ئەڵمانیا دانیمارک ڕوبەڕووی یەک دەبنەوە براوان دەگاتە چارێکی کۆتایی، ئیسپانیا و ئەڵمانیا وەکو ئامارەکان ئەگەرێکی بێزە لە ڕوبەڕبوونەوەی چارێکی کۆتایی کە ڕوودەدات. پرتوگال ڕوبەڕووی سلۆڤینیا دەبێتەوە، ڕوبەڕووی سلۆڤینیا دەبێتەوە، پرتوگال بۆکاریەوەی سی ئەی و بی هیچ کامیان نەگەیشتونەتە قۆناغی داهاتوو، پرتوگال ڕوبەڕووی سلۆڤینیا دەبێتەوە لە قۆناغی 16 پاڵە ئۆلمپیکە و هەروەها فەڕەنساش ڕوبەڕووی بەلجیکا دەبێتەوە و ڕوبەڕبوونەوەی قۆناغی چارێکی کۆتایی ڕوبەڕبوونەوەیکی سەخت و دوژوار دەبێت، چونکە فەڕەنسا پاش تێپەڕاندنی بەلجیکاش یعنی ئەگەر
پرتوگالیش لە سلۆڤینیا بێتەوە چەنە پێش دەستپێکی یۆرۆ سلۆڤینیاریی دۆستانی لەگەڵ پرتوگالا کرد و توانی سەرکەوتنی بەسەردا دەسەبەر بکات. ڕوبەڕبوونەوەیکی تایبەت دەبینین لە چارێکی کۆتایی. بەری سەرەوە بەرێکی قورسە کەواتە بە کۆی گشتی لە نێوان بەلجیکا، فەڕەنسا، سلۆڤینیا، پرتوگال، ئەڵمانیا، دانیمارک، جۆرجیا، ئیسپانیا لەم هەشت هەڵبژاردەی کە ناوم خوێنەوانێ تەنها یەک هەڵبژاردەیان دەگات تەیاری کۆتایی و بە سەختترین و دژوارترین ڕێگەی پاڵەوانەتەکە دیاری دەکرێت. لا بەری خوارەوە چی لێ دێت؟ بارودۆخەکە لە دیوی خوارەوە چی لێ دێت؟ ڕۆمانیا ڕوبەڕووی هەڵبژاردەی هۆڵندا دەبێتەوە کە ئەمە وەکو یەکێک لە ڕوبەڕبوونەوەکان و هەڵبژاردەی نەمسا ڕوبەڕووی هەڵبژاردەی تورکیا دەبێتەوە واتە ڕوبەڕبوونەوەکانی یەکەم لە قۆناغی 16 خود ڕوبەڕبوونەوەکانی یەکەم لە بەری خوارەوە نەمسا تورکیا و هەروە ڕۆمانیا ڕوبەڕووی هۆڵندا دەبێتەوە و لە بەری ئەم بەریشەوە ئینگلتەرا سلۆڤاکیا و هەروە ئیتالیا سویسرا ڕوبەڕووی یەک دەبنەوانێ. ئەگەر چی وەکو ڕیزبەندی لە خوارە وەکو گەورەی هەڵبژاردەکان لەبەری خوارەوە ئیتالیا و ئینگلتەرا و هۆڵندا سێ هەڵبژاردەی گەورن. بەڵام ئێمە نابێەوە لە یادکەین کە سویسرا ئەمساڵێکێکە لە تیپە جوانەکانی یۆرۆ و نەمسا یەکێکە لە هەرە باشترین و ناوازەترین تیپەکانی یۆرۆ و سلۆڤاکیا بۆی پێشکەشی کردو ئاسێکی بەرزی پێشکەشەوە بە تایبەتی یاریەکەمی بەرامبەر بە بەلجیکا و هۆڵندا وەکو تیشمان ڕاستە وەکو پلەیەکی سێم سەرکەوتووە بەڵام هۆڵندا یەکێکە لە هەڵبژاردە گەورەکان و هۆڵندا یەکێکە لەو هەڵبژاردە تایبەتانەی کە لە پاڵاوانتەکانە بە شێکی بێز و جیاواز دەردەکەوێت و لەبەری خوارەوە دەتوانین بڵین لە نێوان هەڵبژاردەکانی ڕۆمانیا، هۆڵندا، نەمسا، تورکیا، ئینگلتەرا، سلۆڤاکیا و هەروەها ئیتالیا سویسرا لەم هەشت هەڵبژاردەیەش هەڵبژاردەیەکیان دەگات تەیاری کۆتایی کە بەپێی ئامارەکان و بەپێی بارودۆخی تیپەکان وەکوتم سویسرا و هەروەها نەمسا یەکێکن لە دوو هەڵبژاردەی بەهێزی بەری خوارەوە دوو هەڵبژاردەی ناوازی بەری خوارەوە ئەگەرچی ڕوبەڕبوونەکان دیکەش بەهێزن بە تایبەتی کە هەڵبژاردە گەورەکان لەم پاڵەوانێتیە ئاستی خۆیان نەبووە و نەیانتوانی و ئاستە پێشکەشکن کە شیایی باسکردن بێ بۆیە سەرجەم ڕوبەڕبوونەوەکانی قۆناغی 16 یۆرۆ بە گەورە سیر دەکرێت و بە ناوازە سیر دەکرێت و هەموو هەڵبژاردەکان بە ئەرکێکی جیاوازتر سیر دەکرێن بەڵام لەبەری خوارەوە وەک دەوترێت براوەی ئینگلتەرا و ئیتالیا باگەرێکی زۆر تەڕەفێک دەبێت لە یاری کۆتایی یۆرۆ گەر بێت تۆیش چۆن ئینگلتەرا سلۆڤاکیا تێپەڕێنێ و ئیتالیا سویسرا تێپەڕێنێت لە قۆناغی چاریکی کۆتایی ڕوبەڕوو دەبنەوە و براوەیە میاریان وا دادەنرێت بە پێی پێشبینیەکان بە پێی تەوەقوع ئەمە تەنها تەوەقوعە و تەنانەت بۆ چوونی شەخصی خۆشمی لەگەڵ نییە براوەی ئینگلتەرا و ئیتالیا بە تەڕەفێکی یاری کۆتایی دادەنرێت بەڵام لە تەڕەفی سەرەوە وەکو ئەدای کۆمەڵەکان ئیسپانیا بەربژێرێکی گەورەیە بۆی کە بگات یاری کۆتایی بەڵام بێگومان قۆناغی دەرکردنی کۆمەڵەکان بە کۆتات ئێستا قۆناغی دەرکردنە خروجل مەغلوبی کە پێدەوتێت لە زمانی عەرەبیدا و ئەم قۆناغێکی یەکلاکەرەوەیەوە قۆناغێکە کە مامەڵە جیاوازەکان تیپەکان دەگەینێتە قۆناغی داهاتوو کە وەکوتم سەرجەم ڕوبەڕووبوونەوەکانی قۆناغی داهاتوو تەواویان بە دیار کەوتون و هەموو هەڵبژاردەکانی ڕکابەری خۆیان دەزانن و ڕێگەکانی بەردەمی خۆیان دەزانن و ڕکابەرەکە دەبێتە ڕکابەریکی بەهێزوە دەبێتە ڕکابەریکی تون بۆ سەرجەم هەڵبژاردەکان. ئەمە سەبارەت بە کۆتاییتنی یارەکانی یۆرۆ کە سبەی شەو دوو سبەی شەومێوەتان پێ ڕابگەێنم کاژمێر 12 شەو بەرنامە یۆرۆ ئەمریکا بۆی نەبوونی یارەکان بەڕێوە ناچێت و ئەوەشی کە گرنگ بێ لە پێش یاری بەرازیل دەگەڕێنەوە و بەشی کۆتایی تەرخان دەکەم بە قسەکردنێک لەسەر هەڵبژاردەی ئەرژەنتین و قسەکردنێک لەسەر کۆپا ئەمریکا کە بە هەمان شێوە هەڵبژاردەکانی کۆپا ئەمریکاش بە هەمان سیناریۆ و بە هەمان ریتمەوە بە هەمان شێوە زیاریکردن
ڕوبەڕووی یەک دەبنەوە دەبینن شیلیە کە مۆندیالی ڕابردوو نەگەیشت بووە گەیشتنی بە مۆندیال نەی دەتوانین مسۆگەر بکات شەوی ڕابردوو بەرامبەر بە ئەرژەنتین بەرگریەکی چڕی ئەنجامدا و سێ چین هێڵی بەرگری دانا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەرجەنتین و لە کۆتا ساتەکانە لە تۆپێکی وەستا و کە یاری پێکراو لە ناو ناوچەی سزا لاوتارۆ مارتینێز گۆڵی سەرکەوتنی ئەرژەنتینی تۆمار کرد و ئەرجەنتین دووەم سێخاڵی لە کۆمەڵەکەی دەستەبەر کرد و توانی گەشتن بە قۆناغی داهاتوو مسۆگەر بکات وەکو یەکەمی گروپەکەشی باگەرێکی زۆر سەرکەوتنەکەی مسۆگەر کردووە و لە ئەنجامەکەی دیکە کەنەدا توانی با گۆڵێکی بێوەڵام سەرکەوتن بەسەر پیرۆدا تۆمار بکات کامەش دەستکەوتێکی گرنگ بوو بۆ کەنەدا و دەستکەوتێکی گرنگ بوو بۆ بەدەستێنانی یەکەم سێخاڵ لاپەڵۆنتەکە بۆ بژاردەی کەنەدا ئەرژەنتین و لیۆنەل سکالۆنی لەسەر ڕێگەیشی ڕاستن و دەتوانن باشتر و باشتریش تیپەکان ڕێبخەنەوە دەتوان لە یاریەکانی داهاتوو باشتر بن بەڵام ئەو شێوازە بەرگریکردنە چڕێی کاڵبژاردەکانی ئەمریکای لاتین بەرامبەر بە ئەرژەنتین و بەرازیل دەیکەن ئەو هەڵبژاردانە دەکاتە قەیران و بارودۆخێکی قوڵەوانێ وەکو دیشم ئێمە ئێستا لە بەردەم قۆناغی کۆمەڵەکانی کۆپا ئەمریکاداین ئێمە ناتوانین هەڵسەنگاندنی کۆتایی بۆ هیچ کام لە هەڵبژاردەکان بکەین بەڵام دەتوانین بڵین ئەرژەنتین دەزانێت چۆن ڕێگەی سەرکەوتن دۆزێتەوە دەزانێت چۆن ڕوبەڕوو بێتەوە و بەرگریکی چڕیەوە ئیمیلیانۆ مارتینێز ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەیە هێڵی بەرگری ئەرجەنتین لە هێڵی هێرشبردنەکەی زیاتر ستایشن گۆڵپارێزی ئەرژەنتین زیاتر لار یاریزانێکی دیکە شایانی ستایشکردنە لەبەرەوەی لە دویاری ڕابردوو هەم هێڵی بەرگری ئەرژەنتین و هەم یاریزانەکانی ناوەند هێرشبەرەکانیش کە بامان شێ درێخیان نەکردووە لاوتارۆ مارتینێز دوو گۆڵی کردووە ئالڤارێز گۆڵی کردو مێسی ئەسیستی کردووە ینی شتەکان بەم جۆرەیە بۆ هەموو یاریزانەکان شانی ستایش وەردەگرن بە ستایشی باڵا لە ئەرژەنتینە دەگەڕێتەوە بۆ هێڵی بەرگری و ئیمیلیانۆ مارتینێزی گۆڵپارێز بەڵام هێشتا بارودۆخەکان سەرەتایەتی پێویستمان بەڕکابەری تونترە و ئەم شەو کۆمەڵەکانی دیکە یاریەکانی خۆیان ئەنجام دەدەن لە کۆپا ئەمریکا و تا وەکو ئاگادارم کردنەوە سبەی شەو دوو سبەی شەو بەرنامەی یۆرۆ ئەمریکا لە کاژمێر 12 شەو یاخود دوا بە دوای کۆتایەتنی دوامین یاری بەڕێوە ناچێت و چاوەڕێ دەکەین بینەری یاریە بە چێژەکان دەبین و ئەم دوو ڕۆژە ئەوروپا پشوو دەبێت و کۆمەڵەی دووەم و سێەم یاریەکانی خۆیان ئەنجام دەن تاوی لە یاری بەرازیل لە پێشیاری بەرازیل دەگەڕێینەوە لاتان سواس بۆ هاوکارانم سواس بۆی ئەزیز کە تاوکو ئێستا بینەر بوون بەرنامەی یۆرۆ ئەمریکای ئەم شەویشم پێشکەشکردن شاد و کامەران من خواتان لەگەڵ